بەڵێتر سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان مەسرور بارزانی لە تورکیایەوە و لە شاشی کوردستان 24 شەوە دەبینن ئێستا لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە کۆبوونەوەدایە دوایەوەی کە لەگەڵ وەزیری دەرەوە هاکان فیدان کۆبووە. پەیوەندی مێژوویەکانی هەرێمی کوردستان و تورکیا بۆکەی دەگەڕێنەوە گرنگی ئەم پەیوەندیانە چیەوە؟ ئایا لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە هاوکێشە سیاسیانەی کە ئێستا لە گۆڕانکاریدان هەرێمی کوردستان دەتوانێت چ دەستکەوتێک لە ئاستی دیبلۆماسیدا لەگەڵ وڵاتانی ناوچەکەەوە هەروەها دراوسەکانیشیدا بەدەست بێنێت؟ میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ستودیۆ زۆر بەخێر بێ. زۆر سوپاس، مەمنون. پێتان وایە کە مەسرور بارزانی لەم سەردانیدا بۆ تورکیا ئەتوانێت ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا بگەڕێنێتەوە بۆ سەدەی یەکەمی دەسەڵاتدارەتی ئەردۆغان چی دەگۆڕدرێت؟ زۆر سوپاس. لە ڕاستیدا پرسیارێکی زۆر بەمعنایە لەبەر ئەوەی جگەلەوەی کە سەردانەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە کاتێکی هێجگار گرنگ و پێویستدایە دێ یەکەمی دەسەڵاتی ڕەجەب تایب ئەردۆغان لەگەڵ هەرێمی کوردستان وەک جەنابەت باست کرد دەیەکی زۆر جیاواز بوو. پەیوەندیەکان لەوێەوە بوونیات نران دوای ئەوەی کا لە ساڵی 2002 دەسەڵاتی گرت بۆ دەست و ئەو شیفتەی ئەو پێچکردنەوەی بە ئاراستەی ڕۆژهەڵات بە تایبەتی دراوسەیەکانی لە ناویشیاندا عێراق بە تایبەتی تر هەرێمی کوردستان دەست پێ کرده بوو لە دێ یەکەمی دەسەڵاتی پارتی دادوگەشە پێداندا ئاستە ئابوووریەکە بەو ڕادەیە بەرز بووە کە من لە راپۆرتەکەدا گوێم لێ بوو و هەروەها دوای ماوەیەک هەستت کرد هێجگار بە شیدەت بە توندی پرسی ئەمنی و سیاسی تێکەڵ ناکرێ، پرسی ئابووری و سیاسی و ئەمنی تێکەڵ ناکرێ، هەر بابەتە و کەیسی خۆی بۆ جیاکرایەوە ئابووریەکە گەلێک گەشەی کرد و سەردانەکان بەو شێوەی لێکەوتەوە کە جەنابتان باستان کرد. بەڵام بەداخەوە لە دەهەی دووەمی دەسەڵاتی پارتی دادوگەشە پێداندا بەهۆی کۆمەڵێک هۆکارە و پەیوەندیەکان تا ڕادەیەک لەو ئاستەدا نەمان. ڕاستە لەگەڵ هەرێمی کوردستانمانەوە تەنانەت لە ڕۆژانی ڕیفراندۆمیشدا ئەو کاتێک کە گەلە کۆمەکێکی گەورەی بەناحەق لە میلەتی کورد کرا دوای ئەوەی کە مافی چارەی خۆنووسینی سیاسەتەکانی تورکیا هەبوو یا کۆمەڵێک پەیوەندی بە گۆڕینی سیاسەتەکانی تورکیاوە هەبوو، بەڵام پەیوەندیشی زیاتر بە هەڵوێستە شۆڤینیەکانی حکوومەتی عێراقەوە و هەڵوێستە تایفیەکانی حکوومەتی عێراقەوە و بەو گەمژەیی کە وەزی عێراقی تێدا دەخولێتەوە. من لە وتارێکیشدا دوێنێ باسم کردووە بڵاوم کردوێتەوە کە لە عێراق هیچ پەیمانێکی کۆمەڵایەتی لە نێوان پارتە سیاسیەکان و لە نێوان پارتە سیاسیەکان و دەسەڵات و میلەت نەماوە، لە نێوان میلەتی لە نێوان هەرێمی کوردستان و شیعەکانیش نەماوە و لە نێوان سونی و شیعەکانیش نەماوە. لە ڕاستیدا ئەوەی کە هەیە جۆرێک لە مەسلحەت و بەیەکگرتن و فشاری دەرەکی و ئەوانەیە هیچ پەیمانێک نەماوە و تورکیا و هەرێمی کوردستانش خرانە ژێر فشارێکی زۆر گەورەوە. ئەمە لەلایەک، بەڵام هەمووی ئەوە نەبوو ئینسان ڕاستیەکەی وەک خۆی وەک دەڵێ لۆژیکی بێ. بەشێکی پەیوەندی هەبوو بە بەهاری عارەبی و ئاواستەنگانی لەسەر ئاستی ناوچەکە دروست بوون و بەشێکی پەیوەندی هەبوو بە ڕووداوانەی لە سووریا و لە کوردستانی سووریا دروست بوون. بەشێکی زۆریشی پەیوەندی بەو تێوەگلانانە هەبوو کە بەوەی بوونی پەکەکەوە لە سنوورەکان و ئەو هەموو ئۆپەراسیۆنە گەورانە ئیدی فەوزایەک دروست کرا کە سەرنجەکان چۆن لە دەیە یەکەمی دەسەڵاتی پارتی دادوگەشە پێدان لەسەر ئابووری بوون، لە دەیەی دووەم لەسەر ئابووری نەمان. ئەو سەردانەی ئەمجارەی بەڕێز سەرۆک وەزیران مەسرور بارزانی هەنگاوێکی هێجگار پێویستە کە دەڵێن هێجگار پێویستە ئینسان مەوزوع قسە بکات نەک لە چوارچەوەی پرۆپاگەندا لە بەرەوەی هەرێمی کوردستان ناکرێ مافەکانی خۆی بەکار نهێنێ. یەکێک لە مافەکانی پیادەکردن و جێبەجێکردن و هەروەها جوڵەوە لە چوارچەوەی پارا دیبلۆماسیدا. پارا دیبلۆماسی مافی نەنستەیت ئەکتەرەکانە. هەرێمی کوردستان نەنستەیت ئەکتەرێکی گەورەی ئاستی ستەیتە، بۆیە مافی خۆیەتی لەگەڵ تورکیای دراوسێ، لەگەڵ ئێران، لەگەڵ سعودیا، لەگەڵ هەموو دووەلی دنیادا. ئەم مافەیە لە یاسای نێودەوڵەتی پێیدراوە. تورکیاش بە نسبەت ئێمە دراوسەیەکی گرنگە، بۆیە ئەم هەنگاوە گەلێک گرنگە و من پرسیارەکەت زۆر جددی بوو ئومێدیەوەم کە ئەم سەردانە پەیوەندیەکان بگەێنێتەوە ئاستی دەیەی یەکەمی دەسەڵاتی سەرۆکوەزیرانی ئەو کاتە. بەراوردێک بکەین لەگەڵ ئەو کاتە دەیەی یەکەمی دەسەڵاتی ئاک پارتی و ئێستا کە ئیتر کۆمەڵی گۆڕانکاری هاتوونەتە ئاراوە بە تایبەتی دوای شەڕی رووسیا ئۆکرانیا و تورکیاش بەرە و زیاتر یەکێتی ئەوروپا هەنگاو دەنێت. لەو لای شەو ناتۆ هەیە کە ئیتر کۆمەڵی کێشیان لەگەڵ تورکیا هەیە. ئێستا چۆن دەبینن هەرێمی کوردستان لەم نێوانەدا چۆن دەتوانێت وەکو خۆتان وتان پارا دیپلۆماسیەتێکی بەهێز لەگەڵ وڵاتانی دەوروبەریدا بەکاربێنێت؟ بەنسبەت تورکیا ئێمە چەندە پێویستمان بە تورکیا هەیە، تورکیا هێندە و زیاتریش پێویستی بە ئێمە هەیە. تورکیا لە دۆخێکی ئابووری سەختدا دەژی و بۆ ئەوەی ئەوانەی جۆمان لێ دەگرن وەک خۆی لێمان تێبگەن. تورکیا بە درێژایی تاریخی 100 ساڵی ڕابردووی دوای ئەوەی کۆماری تورکیا دروست کراوە چەند کێشەیەکی هەیە. یەکێک لە کێشەکان کێشەی چەپە
یەکێک لە کێشەکانی کێشەی ئیسلامی سیاسیە کێشەکەی دیکەیان کێشەی کوردە ئەوەی تریان کێشەی ئابووریە کێشەی کورد و ئابووری دوو لە کێشە گەورەکانی من قسە لەسەر کێشە ئابووریەکەی دەکەم ئێستا دوای ئەوەی تورکیا لە کێشەی ئابووری ڕزگاری بوو لە سەردەستی ئەو گروپە تازەی لە دوای ساڵی 2002 هاتنە سەردەسەڵات ئەردۆغان سەرکێشیان بوو بەڵام جارێکی کەوا کێشە ئابووریەکانیان دروست بوونەوە $100 ئەمریکی یەکسانە بە 2365 لیرەی تورکی لە ئێستادا و بۆ 2500 کەڕۆیی هاوڵانیانی تورکیا ناتوانن ژیان بکەن بۆی تورکیا پێویستی بەکردنەوەی دەواازەکان هەیە وەکو دەیە یەکەمی لە دەیە یەکەمدا چۆن بوو سەرمایەک بە ناوی سەرمایە سەوز یەشیل سەرمایە دەڕژایە ناو تورکیا پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر بە تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ ناوچەکە زۆر ئاسایی بوون هیچ بابەتە ئەمنیەکان بابەتە سیاسیەکان تەمۆحاتی دیکە ڕێگای پێ نەدەدرا و دەرفەتیش نەدەدرا زۆر فشار لەسەر دۆستەکانی تورکیا بکرێت بەداخەوە ئێستا تورکیا بەهۆی هەندێک پرسی دادگا و ئەوانەوە کە تێچووەکەشیان زۆر نیە تا ڕادەیەک ملی داوە بۆ گروپێکی تایفی کە ئەجیندایەکی شاراوە و زۆر گوماناویان هەیە بەرامبەر کۆی ناوچەکە تورکیا حەقە لە مەودوعا مل بۆ ئەمە نەدا و تەسەوڕش دەکەم هەرێمی کوردستان جگەلەوەی حساب بۆ دادگاکان و دادگای پاریس و مافیستەیت و سەروەری دەوڵەت و هەمووانە دەکا بەڵام ئەو بۆ معنای نییە ئێمە ملمان بۆ چەقوی بەغدا ڕابکێشین مافی خۆمانە من ڕەخنەم لە سەرکردایەتی کوردستان گرتووە زۆرجار لە تیڤیەکان و لێرەش باسم کردووە کە مافەکانیان بەکار نایانن لە پێش هەمویان مافە دیبلۆماسیەکانیان فیدرالی ئێمە یەکسان نیە بۆ فیدرالی لە زۆر شوێن هەیە فیدرالی توخمێکی جیاوازە بە گوێرەی شوێنەکان فیدرالی لە ڕۆژهەڵاتی ئاسیا فەرقی هەیە لە فیدرالی لە عێراق فیدرالی لە عێراق و ڕۆژهەڵاتی ئاسیا فەرقی هەیە لە فیدرالی لە ئەڵمانیا لە ئەڵمانیا و ڕۆژهەڵاتی ئاسیا و هەرێمی کوردستان فەرقی هەیە لە فیدرالی رووسیا فیدرالی ئێمە ئاوێتەیە بە دیفاکتۆیەک کە ئێمە دەبێت شەڕ لە پێنا ئەو دیفاکتۆیەدا بکەین بە ناوی سەروەری دەوڵەت و مافی دەوڵەتچیە نابێ ئێمە هەموو ئیرادە ئەوی خۆمان تەسلیم بکەین بەڕاستی بۆم پەیوەندیانە لە جێدانە باشە ئەگەر باس لە ئەو بابەتە گرنگە بکەین هاوبەشی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کۆمەڵێک کێشە لە ڕابردوودا هەبوو ئێستا ڕێککەوتن کراوە و دەگوترێت کە گەشتبینن بە داهاتوێم حکوومەتە کە سوودانی سەرۆکایەتی دەکات هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە بە تایبەتی کە لە ماوەی ڕابردوودا کێشە هەبووە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ تورکیا ئەم پەیوەندیان و سەردانانە ئەتوانن کاریگەریان لەسەر گۆڕینی ئەقلێتی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان و گۆڕینی ئەو هاوکێشانەدا هەبێت کە ڕێگری لە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان دەکەن بێگومان بەشێکی ئەمەیە بەشێکی زەمینە سازیە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە و هاوڵاتیانی هەرێمی ئێمە دەبێت ئەو ڕاستیە بزانن کە قفڵی نەوتەکە لە بەردەستی خۆماندایە بە ناردن بە نەناردن کە ناردنێک لە بەرژەوەندی ئێمە و عێراقدا بێ بابچێ بەڵام کە ناردنێک لە بەرژەوەندی دانەبێ خۆ هەرێمی کوردستان دەتوانێت ئەم ناردنە قبول نەکە و من دەتوانم ئەوەش بڵم کە چیتر هەرێمی کوردستان بە تەسەوەری خۆم ئەمە کە معلومات نییە تێڕوانین و هەڵسەنگاندنی منە بۆ ئاستی پەیوەندیەکانی لە ناو فیدرالیدا بۆ عێراق وەک هەرێمی کوردستان وەک پێکاتەیەکی گرنگی ئێمە ناوچەکەیە تەسەوەر ناکەم چیدی هەرێمی کوردستان مل بدا بۆ بڕیارەکانی بەغدا و هەموو ئەوانش کە هاوبەشی لەگەڵ بەغدا دەکەن لە بەرامبەر ئەم میلەتەدا بەرپرسیار دەبن بۆیە دەبێت زەمینە سازی ئەمە بکرێتەوە زەمینە سازی هەناردەکردنی نەوت بکرێتەوە ئەو نەوتە ئیتری هەرێمی کوردستانە بە گوێرەی مادەی 12 لە دەستوری بنچینەی عێراقەوەی لە ساڵی 2005 دەنگی بۆ دراوە تاکە دیکومنتێکیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆزێک پرسی تێدا بە کورد کرابێ دەنا هەموو جارێ دیکومنتەکان گرێبەستەکانی وڵاتانی دەوروبەر بەسەر هەرێمدا سەپێنراون هەرێم هیچ کاتێک ڕای نەبوو بێ یەکەم جارە لە 2005 ڕامان نەبووە ئێمە پابندین بەو دەستورە هەرێمەکەمان تەسەوڕ دەکەم پابندە بەو دەستورە سەبارەت بە حکوومەتی عێراقی بۆ خۆی نایە وەک چۆن دەڵێ ماڵی خۆی لە شوشەیە بەردەگرێتە پەنجەرەی خەرک حکوومەتی عێراقی جگە لە داهاتی نەوت کە پێی دەڵێن ڕێنتەرستەیت دەوڵەتی کرێچی دەوڵەتێک کە تاکە سەرچاوی دارایی نەوتە هیچ سەرچاوەیەکی دیکەی نە 1970 پشت بە سەرچاوی نەوت پشت بە پەترۆ دۆلار بۆ پارەدارکردنی دارایی گشتی دەبەستێت بە هەموو شێوەیەک پیشەسازی عێراق زرعەتی عێراق ماسی عێراق و هەروەها بەندەرەکانی عێراقیش تاپۆی حیزبە سیاسیەکان و بەشکراون و سنوورەکانی خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێن بۆیە ئەوەی کە عێراق پشتی پێدەبەستێ مەسەلەی نەوتە مەسەلەی نوتیش دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵی بگاتە یەکدەنا بەرگەی هیچ شۆکێک ناگرێ ئەوە حکوومەتی عێراق لە ڕاستیدا ئەوەندی هەرێمی کوردستانیش کاری لەسەر کشت و کاڵ نەکردووە لەسەر پیشەسازی نەکردووە لەسەر بەرهەمی ئاژەڵداری نەکردووە بۆیە حکوومەتی عێراق کە حکوومەتی ڕێنتەرستەیتە حکوومەتی تاکە سەرچاوی داراییە لە ناویشیدا نفت یا سەرچاوە سروشتەکان کە ڕیسک ئامێزە لە ڕاستیدا دەبێت زۆر هاوکار بێ بۆ ئەم پرۆسەیە و ئەگەر هاوکاریش نەبێ لە دوا ڕۆژدا
لەوانەیە مەسەرەن لەسەر ئاستی نێودەوڵەتیدا هەرێمی کوردستان مافی شکایەتی هەبێ لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆی کە جگەلەوەی کە نەوتەکەی لێ ڕادەگرین هەر دەستوری عێراق بکرێتە حەکەم ئەوە تا بە گوێرەی دەستورەکە بەڵام لەم کاتەیە ڕێگا لە هەناردەکردنەوت لەوانەیە ئەو کاتە ڕێگا بە هەرێمی کوردستان بدرێ وەک جاران ئەو بیرانەی لە دوای 2023 درێل و دەرهێنانیان بۆ کراوە ڕێگای پێ بدرێتەوە هەموو ئەوانە دەکرێن. باشە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا جوڵێکی دیبلۆماسی بەهێزی هەبووە لەگەڵ وڵاتانی ئەوروپا ڕۆژاوە ئەمریکاوە ناوچەکەش بە تایبەتی دراوسەکانی ئێران و تورکیا دروازی گرنگی ئابووری و بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا هەیە چۆن دەتوانێت کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت بە تایبەتی بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمەڵگەی نێودوڵەتی بەرەو هەرێمی کوردستان و بەهێزکردنی پەیوەندیەکانی لە ناوچەکەوە ئەنجا بۆ دەرەوە. هەرێمی کوردستان یەکێک لەو ئەرکانی لەسەر شانیەتی لە ڕاستیدا پەرەپێدان بە پەیوەندی دیبلۆماسیەکانە لەبەر ئەوەی پەیوەندیەکانی دیبلۆماسی حتا لە سیستەمی فیدرالیشدا بەڵام زیاتر ئەگەر ڕوخساری ئەمڕۆ تەماشا بکەی پەیوەندی هەیە بەو یاسانەی کە لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی ماف بە هەرێمی کوردستان دەدەن. هەرێمی کوردستان مافی خۆیەتی پەیوەندی دیبلۆماسی گرێبدا کە پێی دەڵێن پارا دیبلۆماسی دیبلۆماسیەتی هاوشان ئەمە بناغەیەکی تاریخی گەلێک گەورەی هەیە لە سەردەمی دەسەڵاتی ڕۆماوە لە ڕاستیدا کاتێک شارەکان پەیوەندی دیبلۆماسیان دەست پێ کردووە دوای هەرم پەیوەندی دیبلۆماسیان نەبوو نیەکێتی ئەوروپایان دروست کرد لە ماسرێخت و نەوتسێئاوە دوای هەرم پەیوەندی دیبلۆماسیان نەبوون کە کۆمەلگای نێودەوڵەتیان یان گلۆبال گەڤەرنانسێکیان دروست کردووە ئەمڕۆ کە UN کە ئەنجومەنی ئاسایشە کە هەموو ئەوانن هەرم پەیوەندی دیبلۆماسیان ئەمڕۆ ژیانی گەلان ئاراسە دەکەن و ئاسایشی جیهان دابین دەکەن. هەرێمی کوردستان پێکهاتەیەکی گرنگی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوویەکی گەلێک گرنگی هەیە لێرە بە جوگرافیاکەی ئەم گرنگی هەیە کە دەتوانین بڵین دەواازەی تاقە دەواازەی گرنگی تورکیایە بەرەو عێراق لەوێ بۆ کەندا و باکووری ئەفریقیا چکوا دەرگاکانی تری بەهۆی ئاڵۆزیەکان لەگەڵ کورد لە سووریا و وارووا گرفتەکانی لەگەڵ بەشار و ئێرانیش بەهۆی گەماروەکانی نێودەوڵەتیەوە تا ڕادەیەک بە ڕوویدا داخراون. یعنی هەرێمی کوردستان ڕۆڵێکی جیوگرافی گەلێک گەورەی هەیە نەک هەر لە بۆ تورکیا بەرەو ئەوێ هەتاکو بە ئێراندا بۆ ئاسیای ناوەڕاستیش بۆیە بێگومان پرسیارەکە بەجێیە هەرێمی کوردستان سەرۆک وەزیران مەسعود بارزانی دەتوانێت و منیش بەڕاستی شانازی بەوە دەکەم کە عربەکانیش حەز دەکەن کە ممکنە تەنازولیان بۆ بکە و ئیرادەی ئەم میلەتە تەسلیم بە کۆمەڵێک بابەت بکە چونکە تۆ ئەگەر تەسلیمیش بی ئێستا هەرچی بەغدا گوتی ملت بۆ چەقۆکەش ڕابکێشی چکە لەم وڵاتە لە شەرق لەوسەد شتێک هەیە ئەویش ئەوەیە کە هێزێک جێی خۆی گرت قەڵەو بوو دەیکەنە قوربانی کاکە ناکری ئێمە بکرینە قوربانی و ئێمە خۆشمان کردە قوربانی ئەینەوەکانی داهاتوو خۆ ئەم خاک و حکوومەت و ئەم ئیرادەیە ئێمە نییە بەتەنە ئەی بۆ ئەو مناڵانەی لە دوای ئێمە دێن بۆیە من تەسەوڕ دەکەم ئەم جوڵانەی کە هەن لە پێناو دوا ڕۆژی ئەم میلەتەیە و ئینشاڵڵا سەرەتای چالاکبوونێکی گەورەی سیاسی و دیبلۆماسی دەبێت بە ئاراستەی فراوانکردنی نەفەسی هەرێمی کوردستان و پاڵپشتی پەیداکردن و لۆبیکردنێکی گەورە بۆ فشارخستنە سەر حکوومەتی عێراقیش. بەڵام لە ماوەی ڕابردووشدا بینیمانە وڵاتێکی وەکو تورکیا وەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات سەرۆک بارزانی کاتێ سەردانی ئەنقەرەی کرد باڵای کوردستانەوە پێشوازیری کرا و چەندین جاری دیکە لە وڵاتانی دیکەش ئەمەمان بینیوە ئەم پرسە چۆن ئەتوانێت هەرێمی کوردستان و پێگەکەی لە ئاستێکی بەرفراوانتردا بەهێز بکات بگەێنێتەوە ئاستێکی تر وەکو خۆت وتت داوای مافە دەستوریەکانی خۆی بکات و داوای ئەو مافانە بکات کە پێویستە لە ئاستی نێودەوڵەتیدا لە ئاستی دیبلۆماسی و سیاسیدا بەکاری بهێنێت ڕێگریەکانی بەردەمی چین ئەگەر نەیتوانیوە تا ئێستا. من وەڵامی ئەم پرسیارەت بە شێوەیەک دەدەمەوە و بە دیقەتیش قسەکان دەکەم بۆ ئەوەی ئەوانەی گوێمان لێ دەگرن وەک خۆی لێمان وەربگرن. یەکێک لە گرفتە هەر گەورەکانی شخصیەتی ئینسانی کورد بوونی ئینسانی کورد مافی ئینسانی کورد کیانی ئینسانی کورد پەیوەندیەکانی دەسەڵاتی کوردی هی کورد بەگشتی تورکیایە نقطە. یعنی تورکیا گەورەترین گرفتی میلەتی کووردە بە چ معنایەکەوە بۆ معنایەی هیچ وڵاتێک ئامادە نەبوو لێرە کونسڵگەری بکاتەوە تا تورکیا نەیکردەوە تەماشا هەڵوێستی تورکیا دەکەن بۆیە پەیوەندیەکان لەگەڵ تورکیا پەیوەندین لەگەڵ جیهان ئێمە ناکرێت بەو عەقڵیەتە شۆڕژگێڕیەی شاخ تەماشای دەوڵەتانی دراوسێ بکەین وڵات تورکیا دوژمنە و شۆڤینی باشە هەموو ئەوانە ڕاست بوون چ دەکەیت من پێت ئەڵێم کۆمەلگای نێودەوڵەتی تەماشا هەڵوێستی تورکیا دەکات کاتێک تورکیا ئاڵای کوردستان دەبینێ کاتێک سەرۆک بارزانی ئاڵای کوردستان دەباتە تەنش ئەردۆغان بردیە هەموو جیهان ئەو کاتە یەکێتی ئەوروپاش بە بێبنەتی دایەنێن من بۆیە وتم خەڵک بە خۆی لێمان بگرێ بە دیقەت قسەکان دەکەم بڕوان پێ بکە هەموو ئەوروپا لە تورکیا دەترسێ یەک بە یەک و دوو سێ و چوار
و بە درێژایی تاریخ لی ترساون هەندێک کاڵفام گوێی لەوەیە دەڵێ ئەمە ماستاو بۆ ئەردۆغانەکە کاکە ئەردۆغان سەرۆکوڵاتێکی جیرانمانە کاتێک سەرۆک وەزیران مەسرور بارزانی دەچی لەگەڵ هاکان فیدان لە سەرەتای دەسەڵاتەکەی دەست بە دانیشتن ئەکا و دوای ئەچێ لەگەڵ سەرۆک وەزیر لەگەڵ سەرۆک کۆماری تازە هەڵبژێردرا و دەست بە دانیشتنەکە بێگومان دوای ئەوە دەرگای هەموو جیهانی بۆ کراوەتەوە چکا بۆ نمونە دەوڵەتێکی وەک ئیتالیا کە دەبینێ دەوڵەتێکی وەک یۆنان بریتانیا فەڕەنسا هەموو جیهان کە دەبینی حساسیتت لەگەڵ ئەردۆغان کەم کردوتەوە جیهان باشتر پشتیوانیت بۆ دەکات بۆیە زۆر گرنگیان پەیوەندی لەگەڵ تورکیا نابی ئێمە بە دووی هەندێک عەقڵی گچکە کە لە ئیسکانە ئاوێک لە پەردە ئاخاوێک مەلاەکەن بکەوین ئێمە مەسئولیەتێکی گەورەمان لەسەرشانە پەیوەندیەکان لەگەڵ تورکیا پەیوەندین لەگەڵ جیهان خەڵکانێکیش دەوڵەتانێکیش کە پیان وایە مەسافەیەک لەگەڵ تورکیانەیە و بێمنەتی لە تورکیا نیشان دەدەن بەڵام لە ترسی ئیجرئاتەکانی تورکیا زۆر لە ئێمە نایانە پێشەوە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان سپاس کە لەگەڵ کوردستان 24 سپاس